سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی نۆهەم. ڕووداوی 23 پوشپەڕ و کۆچی مێژوویی خەڵکی شاری مەریوان. بۆ دەربڕینی ناڕەزایەتی بەرامبەر بە تەبلیغاتی شەڕخوازانەی ڕادیۆ تەلەڤیزیۆنی ئێران لە سەردەمی بازرگان، سەرۆکوەزیرانی دەوڵەتی کاتی ئێران، هەموو ڕێکخراوە سیاسیەکانی مەریوان لەوانە جەمعیەتی دفاع لە مافی گەلی کورد، ناوەندی پارێزگاری، پیشگام، یەکێتی ژنان و کۆمیتەی خوێندکاران لە کۆبوونەوەیەکدا بڕیاریاندا ڕۆژی 23 پوشپەڕ خۆپیشاندان و ڕێپێوان بکەن. ئەو ڕێپێوانە ناوشاری پێوا و چوونە بەر دەرگای ڕادیۆ تەلەڤیزیۆنی مەریوان و لەوێ بڕیارنامەیەک بۆ مەحکومکردنی ئەو سیاسەتەی ڕژیم خوێنرایەوە. لە کۆبوونەوەکەدا داوا لە هاوڕێیانی کۆمەڵە لە ناوشار کرا کە بۆ پارێزگاری ئەو خۆپیشاندانە پێشمەرگەکانی یەکێتی جووتیاران بێنەوە ناوشار. ڕۆژی خۆپیشاندانەکە پێشمەرگەکان هاتنەوە ناوشار و بەرپرسایەتی ڕێکخستن و پارێزگاری لە ڕێپێوانەکەیان بە ئەستۆگرت. لە مەیدانی پێش ڕادیۆ تەلەڤیزیۆن واتە شوێنی پێشووی ساواک، هێزە چەکدارەکانی ڕژیم پێشمەرگەی موسڵمان و مەکتەبی قورئان چەند ڕۆژێک بوو جێگیر ببوون. دژمنایەتی ئەوان لەگەڵ هەموو ڕێکخراوەکان زۆر زەق و ئاشکرا بوو. ئەوان ئەو ڕۆژە ئامادەباش بوون و سەنگەریان گرتبوو. خۆپیشاندانەکە گەیشتە بەرمەقەڕی ئەوان. خەڵک بە سەنگەرگرتنی ئەوان تووڕە بوون و دروشمی دژی ئەوان و ڕژیمیاندا. لەو بارودۆخەدا ژمارەیەک لە پێشمەرگەکانی یەکێتی جووتیاران و هاوڕێیانی ناوشار لە دەوروبەری ئەوێمانەوە کە کۆنتڕۆڵیان بەسەر وەزعەکەدا هەبێت. دوای خوێندنەوەی بڕیارنامەکە لە پێش بینای ڕادیۆ مەریوان، خۆپیشاندەران بە دروشمدان گەڕانەوە بۆ ناوشار و هەروەها بە بڵینگۆ داوا لە پێشمەرگەی موسڵمان و مەکتەبی قورئان کرا بە خەڵک پەیوەست بن. لە پێشدا ئەم داخوازیەیان قبوڵ کرد. خەڵک لە خۆشییان بەرەو ڕوویان چوون، بەڵام ئەوان لە ناکاو تەقەیان کرد. هاوڕێیان ڕەئوف کۆنەپۆشی، حەمەی دەرسید و مەحموود بالکی گیانیان بەخت کرد. تێکەڵچوون دەستی پێکرد. تەقەی هاوکارانی ڕژیم کە بووە هۆی کوژرانی 3 کەس و برینداربوونی چەند کەسی تر، خەڵکی ئەجگار زۆر تووڕە کردبوو. ئاڵلقەی خەڵک لە دەوری بنکەکەی ڕژیم هەتا دەهات تەنگتر دەبووەوە. خەڵک و پێشمەرگە هێرشیان کرد و مەقەڕەکەیان گرت. لایەنی حکوومەت، پێشمەرگەی موسڵمان و مەکتەبی قورئان 9 کەسیان کوژران. دوای ئەو شەڕە ململانەی نێوان خەڵک و دەوڵەت قوڵتر بووەوە. هێزەکانی مەکتەبی قورئان ئیتر لە ناوشار نەبان. بەشێکیان لە پادگانی سنە و مەریوان جێگیر بوون و بەشێکی تریان بە ناوی مهاجر چوونە هەمەدان. دەسەڵات بە تەواوی کەوتە دەستی خەڵک. لایەنی چەپ و ئازادی خواز بوونە دەسەڵات و هاوکات، ترس و نیگەرانی لە ناو خەڵک زیاتر پەرەیساند کە حکوومەت لەم وەزعە خۆش نابێت و ڕەنگە تۆڵە بکاتەوە. پێیان وابوو ئێستا کە خوێن ڕژاوە، لەوانەیە بۆ تۆڵەساندن کارەسات بخۆڵقێنن. کاک فواد پێشتر بۆ بەشداری لە کۆنفرانسی بەشێک لە کادرەکانی ناوەندی کۆمەڵە و ئەرک و کاری تەشکیلاتی چوبووە مەهاباد و ڕۆژی 23 پوشپەڕ لە مەریوان نەبوو. ڕۆژی دواتر بە بیستنی خەبەرەکە گەڕاوە بۆ مەریوان. پێی ناخۆش بوو شەڕۆی داوە و لە کۆبوونەوەی هاوڕێیاندا کوتی: ئێمە دەزانین حکوومەت لە بەهانەیە بۆ سازکردنی شەڕ لە کوردستان و هەر بەو مەبەستەش بنکەی پاسدار و مەکتەبی قورئانیان لەوێ دانابوو. دەبوو خۆپیشاندەران بە شوێنێکی تردا بڕۆیشت باین. تێکەڵچوونی وا بە قازانجی ئێمە نییە، بەڵام کە ئەوان دەستیان بە تەقە کرد و کەسیان کۆشت، ئیتر بێدەنگی ڕەوا نەبوو. ئەگەر پێشمەرگەکان بە بێدەنگی ئەو شوێنەیان چۆڵ کردبا، چۆن دەمانتوانی وەڵامی خەڵک بدەینەوە؟ چەند کەسێک لە هەڵسوڕاوانی مەریوان کە ئەو کاتیش ڕخنەگری بەشێک لە پلان و سیاسەتەکانی کۆمەڵە بوون و بە ئاژاوەنانەوەیان دەزانی، خۆیان لەو ئەرک و کارانە نەدەدا کە لە دەستوری کاری کۆمەڵەدا بوون.
ئەوانە ئێستا دەڵێن گرتنی ئەو بنکەیەی سوپای پاسداران بە بەرنامە و پلانەوە بووە. من یەکێک لەو کەسانە بووم کە لەلایەن کۆمیتەی ژنانەوە لە کۆبوونەوەکەی ڕێکخستنی خۆپیشاندانەکەدا بووم. لەوێ هەرگیز باسی گرتنی ئەو بنکەیە نەکرا. مەبەست نەک گرتنی بنکەکە، بەڵکو دەربڕینی ناڕەزایەتی بەرامبەر بە سیاسەتەکانی ڕژیم بوو. ڕژیمی ئیسلامی ئەو ڕووداوەی مەریوانی کردبووە بیان و بۆ هێرشهێنان و دەستپێکردنی شەڕ. کاتێک لە شاری مەریوان هیچ گیر و گرفتێک نەبوو، هەموو شتێک بەباشی دەچووە پێش و خەڵکیشان لە وەزعەکە ڕازی بوون، لە ناکاو بنکەیەک دانرا کە بریتی بوون لە پاسدار و پێشمەرگەی موسڵمان. دامەزرانی ئەو مەقەڕە ترس و نیگەرانی لە نێو خەڵکدا پێکهێنابوو. مەریوان یەکەمین شاری کوردستان بوو کە پاسدار مەقەڕی خۆی دامەزراند. خەڵک و شورای شار دەیانزانی کە حکوومەت بانقەست و بۆ پیلانگێڕی ئەو کارەی کرد. ئەندامانی شورای شار کە لە نوێنەرانی هەموو توێژ و گروپەکانی مەریوان پێکاتبوو، هەمیشە هەر لە هەوڵی ئەوەدا بوون کە ڕێگا چارەیەکی گونجاو بۆ گرفتەکە ببیننەوە کە بەر بە شەڕ بگرێت. کاک فواد لەو باوەڕەدا بوو کە حکوومەت شەڕ بەسەر کوردستاندا دادەسەپێنێت، بەڵام دەیکوت ئەگەر بتوانین تەنانەت بۆ یەک ڕۆژیش ئەو شەڕە دوابخەین بە قازانجمانە. بەمبۆنەوە زۆر جار کۆبوونەوە و دانیشتن لەگەڵ بەرپرسانی دەوڵەت دەکرا. بۆ وێنە وتوێشکرا لەگەڵ فەرماندەی پادگانی مەریوان ئایەتۆڵڵا لاهوتی، ئایەتۆڵڵا دەزغەی بوو، هەروەها چەمران کە وەزیری بەرگری بوو. هەوڵەکە بۆ ئەوە بوو کە کێشەکان هێمنانە و بەبێ شەڕ چارەسەر بکرێن. ئەم هەوڵانە دەستکەوتێکیان نەبوو. شورای شار و بەرەی چەپ و ڕادیکاڵ دڵنیا بوون کە حکوومەت بە شەڕ دەیهەوێ کێشەکە چارەسەر بکە. کاک فواد وەک ڕێبەری کۆمەڵە و ئەندامی شورای شاری مەریوان پێیوا بوو بۆ پێشگرتن بەو شەڕەی وا حکوومەت پلانی بۆ داڕشت بوو خەڵکی مەریوان لە شار بچنە دەر و شارەکە چۆڵ بکەن. بۆ ئەوە ڕاوێژی لەگەڵ شورا و چالاکانی مەریوان کرد. کاک فواد هەمیشە و بۆ هەموو شتێک لەگەڵ هەموو لایەنەکان قسە و ئاڵوگۆڕی فکری و مەشوەرەتی دەکرد. بڕیاردرا خەڵکی مەریوان کۆچ بکەن و بچنە دەرەوەی شار. هەموو خەڵکی شار بەدەنگ ئەم بانگەوازەوە هاتن. لە ماوەیەکی کورتدا شار چۆڵ کرا. دەستێک لە هاوڕێیان بەدەم خەڵکەوە بوون و ڕێنوێنیان دەکردن بەرەو کانی میران ڕێبکەون. چەند هۆی هەبوو کە ئەوێیان هەڵبژارد. یەکەم خەڵکی داسێران ساڵی 1356 هەتاوی و تا 1970 زاینی کۆچی ئێترازی خۆیان بە سیاسەتەکانی ڕژیم بەرەو ئەوێ کردبوو. دووهەم ئەو جێگایە دەشت بوو دەکرا چادر و کەپری لێدامەزرێنی. ئاوی هەبوو، هەروەها دارستانیش بوو کە سێبەری باشی هەبوو. بە کورتی شوێنێکی لەبار بوو بۆ حەسانەوەی جەماعەتەکە لە گەرمای هاویندا. ئەم کۆچە مێژوویەی خەڵکی مەریوان لە 31 پوشپەڕی 1358 هەتاوی واتە 22 حوتی 1970 زاینی هەتا 14 گەلاوێژی 1358 هەتاوی واتە 5 1970 زاینی درێژەی هەبوو. ئەو کۆچە هەوڵێک بوو بۆ دواخستنی شەڕی حکوومەتی ئیسلامی لە دژی خەڵکی کوردستان. ئەو سەردەمە مەریوان ببووە ناوەندێک بۆ ڕووداوی گەورە و گرنگی شۆڕشگێڕانە کە لە هەموو ئێران و تەنانەت لە هەندەرانیش دەنگی دابووەوە. پۆل ڕۆژنامەنووس و هەواڵنێر دەهاتن و لەسەر ڕووداوەکانی مەریوان راپۆرت و خەبەریان بڵاو دەکردەوە. هەندەری ئەو جۆش و خرۆشە کاک فواد بوو. ئەو دەوری سەرەکی هەبوو لە ڕەوتی ئەو ڕووداوانەدا و وەک ڕێبەرێکی بوێر و داهێنەری شێوازی نوێی خەباتی مەدەنی و جەماوەری ناوی دەرکرد بوو. ئەو کۆچە بووە هۆی ئەوەی کە چەند دەستەی نوێنەرایەتی لەلایەن دەوڵەتەوە بۆ وتوێژ لەگەڵ نوێنەرانی خەڵک یانی شۆرای شار هاتنە مەریوان. کاک فواد پێیوا بوو کە گفتوگۆکان لەگەڵ حکوومەت دەبێ بە ئاشکرا بێت و بەبێ ئاگاداری و ڕەزامەندی خەڵک هیچ بڕیارێک نەدرێت. لەبەر ئەوە
هەموو ڕۆژێک ئاکامی وتوێژەکانی لە ئوردوگای کانیمیران بۆ خەڵک باس دەکرد و داوا و پێشنیارەکانی خەڵکەکەی وەردەگرت. لە وتوێژەکاندا تەنیا شوورای شار بەشدار نەبوون، بەڵکو کەسانی باوەڕپێکرا و جێمتمانەی خەڵکی مەریوان ڕاستەوخۆ بەشداریان دەکرد. ئەو پێکەوە بوون و یەکدەنگیەی خەڵک ورەی هەمووانی بەرز کردبووەوە. هەستی هاوکاری و هاودڵی زۆر بەهێز بوو. لەو ڕۆژانەدا کۆمەڵێک لە چالاکانی سیاسی سنا، جەماڵ خالیدیان، ساعید وەتەندوست، فەرهاد سیدیقزادە، تاهیر سنەیی، فەریدون غوڵامڤەیسی، ڕەئوف ڕۆحانی، کەریم نەزەری و حەمید فەرشچی کە لە مەریوانەوە دەچوونەوە بۆ سنە لەبەر پادگان گیران و زیندانی کران. کۆمەڵێک لە خەڵکی سنە بۆ پشتیوانی لە کۆچی خەڵکی مەریوان و بۆ ئازادی ئەو زیندانیانە لە سنەوە بەڕێپێوان هاتن بۆ مەریوان. ژنانی ئازای ڕچەشکێن بەشێک لەم جەماوەرە تێکۆشەرە بوون. ئەوان چ لە ناو ئوردوگای کانیمیران و چ لە ڕێپێوانەکانی سنە، سەقز، بانە و شارەکانی تری کوردستان بەرەو مەریوان دەور و نەقشی بەرچاویان هەبوو. چالاکی ژنان لە ئوردوگای کانیمیران. لە ئوردوگا خەڵک یان کەپریان ساس کردبوو یان لەبەر سێبەری دارەکاندا دەنیشتن. لەوە زیاتر پەنایەک نەبوو. گەنجەکان دەستیان کرد بە دروستکردنی جێگا بۆ ئەوەی خەڵکەکە ئەو ماوەیەی لەوێ دەبن کەمێک باشتر ڕایبوێرن. سەرپەرستی ئەم کارانە بە عارفی نادری بوو. کەپرێکیان دروست کرد کە 7 کۆڵەکەی هەبوو، هەروەها توانیان حەمام و ئاودەست دروست بکەن. هەموو ڕۆژێک بە فەرغون زبڵیان کۆدەکردەوە و دەیانگواستەوە بۆ شوێنی دیاریکراو. هەر لە یەکەمین ڕۆژەوە لە ئاواییەکانی دەوروبەر نان، خۆراک، سەوزی و میوەیان دەنارد بۆ ئوردوگا. لە سنەوە هەموو ڕۆژێک کامیۆنێک سەهۆڵ دەهات. بۆ دابەشکردنی هەموو ئەم شتانەش کەسانێک دیاریکرابوون. لە پێشەوەی ئوردوگاکە مەیدانێکی گەورە دروست کرابوو. هەموو ڕۆژێک لە بڵینگۆوە سرود و شێعر و وتار دەخوێندرانەوە. فاتحی شێخولئیسلامی چاوە و عەلی کۆنەپۆشی بەرپرسی ئەم کارانە بوون و زۆر بەڕێک و پێکی کارەکەیان بەڕێوە دەبرد. ئێواران دوای تەواوبوونی وتوێژەکان کاک فواد دەهاتەوە و باسی گفتوگۆکانی دەکرد و دەبوو بە کۆبوونەوەی گشتی و قسەوباس کە هەمووان تێیدا بەشدار دەبوون. ئێمە لە یەکێتی ژنان بڕیارماندا کە پارێزگاری شەوانەی ناو ئوردوگا بە ئەستۆ بگرین. ئەم کارەی ئێمە دڵنیایی بە خەڵک دەبەخشی. شەوانە هەر خێزانێک لە بن کەپرێک یان لە بن دارێک دەخەوتن. شەوی یەکەم سەعات بە سەعات کێشکمان دەکێشا. ژنانی ناو ئوردوگاش بە داخوازی خۆیان دەهاتن و بەشداریان دەکرد. بۆ کاروباری پزیشکی ئوردوگا و پەرستاری لە بریندارەکان لە ژێر چاوەدێری پزیشکەکاندا کارمان دەکرد. دکتۆر سەعیدی یەزدیان و دکتۆر بەهمەنی ئەخزەری بەردەوام کاریان دەکرد. هەروەها پزیشکانی سەر بە ڕێکخراوە ئێرانیەکانیش دەهاتن و کاریان دەکرد. لە کاتی کۆچەکەدا چەند منداڵ لەدایک بوون. دروستکردنی نان و چێشت و گەیاندنی بەو پێشمەرگانە کە لە سەنگەردا بوون، هەروەها پێشوازی لە خەڵکی شارەکانی تری کوردستان کە بەڕێپێوان دەهاتن بۆ پشتیوانی لە خەڵکی مەریوان لە ئەرکەکانی ترمان بوون. ئەو ماوەیە کە لە ئوردوگا بووین، پیر و جوان، ژن و پیاو بەبێ فەرق و جیاوازی بە شەوق و زەوقەوە و بێوچان تێدەکۆشان کە بە باشترین شێوە و بەڕێک و پێکی هەموو کارەکان بەرنە پێش و گیر و گرفتێکیش بۆ کەس پێش نەیەت. وەڵامی ژنان بە نوێنەری ڕەژیم. ڕۆژێک ئایەتۆڵڵا لاهوتی کە یەکێک لە ئەندامانی دەستەی وتوێژکاری دەوڵەت بوو بە چەند ماشینی ئەرتەشیەوە هات بۆ ئوردوگای کانیمیران. ئەو پێی وابوو کە خەڵکەکە هەڵخڵەتاون و دەتوانێت ڕازیان بکات و بە تەمابوو لەگەڵ خۆی بیان باتەوە بۆ ناو شار. لە مەیدانەکەی ناو ئوردوگا خەڵک لێی کۆبوونەوە و بۆچوونی خۆیان سەبارەت بە کۆچەکە و داخوازیەکانیان پێڕاگەیاند و داوایان کرد حکوومەت کۆتایی بە هەڕەشە و ئاژاوەگێڕی بهێنێ. هەر لەوێ ژنێکی بە ساڵاچوو بە ناوی حاجی تەڵا گەڵایەکی لە دار بەڕوویەک کردەوە و بە لاهوتی کوت: ئەگەر ئەمە خواردنمان بێت هەتا جێبەجێبوونی داخوازیەکانمان ناگەڕێنەوە بۆ ناو شار.
ئەم کارەی حاجی تەڵاو قسەکەی دەنگدانەوەیەکی زۆری بوو کرایە سەردێڕی زۆر ڕۆژنامە و گۆڤار. هەرەو کاتە ئێمە چەند کەس لە یەکێتی ژنان لە چادری دەرمانگادا لەگەڵ لاهوتی دانیشتین و قسەمان کرد. ئەو هەستەی خۆمم لەبیرە کە لاهوتی باوەڕی بە چاوەکانی خۆی نەدەکرد کە لە کوردستان ژنی بوێری وەک دایە تەڵاو ژنانی تر ئاوا بە دڵ و بە گیان بێنە مەیدان و قسە بکەن و ڕاوبۆچوونی خۆیان دەرببڕن. لاهوتی بەبێ دەستکەوت گەڕاوە پادگانی مەریبان. چەند جار دەستەی نوێنەرایەتی ڕژیم بۆ وتوێژ هاتنە مەریبان. لە کۆبوونەوەکاندا ئەندامانی شورای شار و نوێنەرانی ڕژیم ڕێککەوتبوون کە پاسدار نەیەنە ناو شار و تا ئەو کاتەی شارەبانی پۆلیسی ناوشار دادەمەزرێتەوە ژاندارمەری ئەرکی پۆلیس بە ئەستۆ بگرێ و هیچ کەسێک بە چەکەوە لە ناوشاردا نەگەڕێ. دوای ئەو ڕێکەوتنە شورای شار بڕیاریدا کۆچەکە تەواو بێت و خەڵک بگەڕێنەوە ناوشار. پاش تەوابوونی کۆچەکە و گەڕانەوەی جەماوەری خەڵک بۆ نێو شار، خەڵکەکە چوونە پێشوازی جەماعەتێکی زۆر لە خەڵکی سەقز، بانە و بۆکان کە بۆ پشتیوانی کۆچەکە چەند ڕۆژ بوو ڕێیان دەپێوی. لە پارکی شار لە جەوێکی پڕ لە هیوا و ئومێد پێشوازیان لێکرا. کاک فواد لە پارکی شێر و خورشید قسەی کرد و دەستکەوتەکان و هەروەها کەم و کوڕیەکانی کۆچەکەی مەریبانی خستە بەرچاو. قسەی کۆتایی کاک فواد ئەوە بوو: هەر بژی برایەتیمان خەبات و یەکیەتیمان. لەوێ چەند کەسی جێمتمانەی خەڵکی شار لەگەڵ کاک فواد قسەیان کرد و داوایان دەکرد ئامان 100 ئامان نەهێڵین ئەم یەکیەتیەمان بشێوێت. قەول بێت تووشی هەر کێشەیەک بین، ئەگەر ئاوا و بەو چەشنە لە پشت یەکتر بین سەرکەوتوویمان مسۆگەر دەبێت. قسەکانی کاک فواد لە ئوردوگای کانی میران. لە ڕۆژانی کۆتایی کۆچەکەدا کاک فواد لە ئوردوگای کانی میران قسەی کرد و باسی ڕوانگە جۆرە و جۆرەکانی سەبارەت بەو کۆچە ئێترازیە کرد و داوای لە خەڵک کرد بۆ خۆیان بڕیار بدەن کەی بگەڕێنەوە ناو شار. کاک فواد کوتی: ئەگەر ڕێگان بدەن منیش باسی ئەم ڕووداوە ئەکەم، بزانین ئایا تا ئێستا بە قازانجمان بووە یان بە زەرەرمان. لە بڕێک دۆستانم بیستووە کە ئەڵێن بریا هەل لە سەرەتاوە ئەو کۆچەمان نەکردایە، ئەوە نییە ئاخری هەر قەرارە ئەرتەش بێتە ناو شار؟ وایدا بنێن کابرایەک ماڵێک دەکاتەوە، لەم بابەتەوە لەوانەیە بڕێکیش قەرزدار بێ یان زەرەر بکە، بەڵام لەو لاوە لە کرێنشینی ڕزگاری دەبێت و ئەمە بە قازانجیەتی. من ئێستا لە قسەکانمدا ڕوونی ئەکەمەوە کە ئێمە لەم کارە ئێعترازیەدا سەرکەوتوو بووین. بۆچی؟ چیمان دەستکەوتووە؟ یەکەم دەستکەوتمان سەرکوتکردنی جاشەکانی ناوخۆ بوو. ئێمە ئەوانمان سەرکوت کرد. ئایا کەسێک هەیە پێی وابێت ئەوە وانە؟ دووهەمین دەستکەوتمان ئەمەیە کە پاسدارەکان هەر کوێ چوون، نەغەدە، گومبەد و خۆڕامشار بۆ هەر کوێیان ناردوون ڕژاونەتە ناوشار و کوشتاریان کردووە، بەڵام لێرە بەهۆی قارەمانەتی خەڵک و پێشمەرگەکانیانەوە نەیانتوانی بێنە ناوشار. ئەوان بە تەمابوون بە شەڕ بێنە ناوشار، بەڵام تەلەفاتیاندا و نەیانتوانی. بۆیە لەم بابەتەشەوە ئێمە سەرکەوتوو بووین. سێهەمین دەستکەوتمان یەکیەتیە کە ئێستا لە ناو خەڵکدا پێکهاتووە. یەکیەتیە کە هەتا ئێستا وێنەی نەبووە. ئێمە لە دوا ڕۆژدا بۆ هەموو کارەکانی ترمان پێویستیمان بەو یەکیەتیە هەیە. ئەمڕۆ لەگەڵ چەند کەس لە باوکو براکان سەبارەت بەوە قسەمان دەکرد کە ئەم یەکیەتیە بە هەر جۆرێک بووە بیپارێزین. تەنانەت بڕێکیان پێشنیاریان ئەوە بوو کە پێش گەڕانەوەمان بۆ ناوشار سوێند بۆ یەکتر بخۆین. ئەمە بە دەربەستبوون بۆ یەکیەتیە و ئێجگار بەنرخە. دەبێتە هۆی ئەوەی کە زۆڵم و زۆر لە هەر کەس کرا لە جیاتی خزم و کەس هەموو خەڵکی شار لەسەری بێنە جواب و دیفاعی لێ بکەن. ئەم یەکیەتیە دەبێ بە دڵ و بە گیان بیپارێزین. یەکێکی تر لە دەستکەوتەکانمان کە بە چاوی خۆتان دیتان پشتیوانی برایانی لادێی و زەحمەتکێشانی دێهات بوو. لە هەموو شوێن و لە هەموو ڕێگایەکەوە هاتنە یارمەتیمان، نان و پێخۆرهێنان و هەر چەشنە یارمەتیەک کە لە دەستیان هات کردیان. ئێمە بەرەبەرە ئەو شتانەی وان ماونەتەوە دابەشیان ئەکەین.
یەکێتی خەڵکی شار و دێل لە مەریوان زۆر پتەوتر بووەتەوە و ئەمەش دەستکەوتێکی ترە بۆ دوا ڕۆژ، بەڵام ئەم یەکێتیە تەنیا لە ناوچەی مەریوان نەبوو. کامێک لە ئێوە ئەو خوشک و براسنەیانە لە بیر دەبەنەوە کە چەک بەدەست 6 ڕۆژ بە پای پیادە بۆ پشتیوانی لە ئێمە بەڕێگاوە بوون و هاتنە لامان. هەر ئێستا نزیکەی 800 کەس لە دۆستانی سەقز، بانە، بۆکان، مەهاباد و سەردەشتیش بەڕێوەن بێن بۆ ئێرە. ئەم یەکێتیە هەتا ئێستا لە پانایی کوردستاندا بێوێنە بووە. بۆ دوا ڕۆژی خەباتی گەلی کورد و بۆ گەیشتن بە ئامانجەکانی یەکڕیزی وا لە هەموو شتێک پێویسترە. هەمومان دەزانین کە گرنگترین چەکی خەڵکی ئێران بۆ ڕووخاندنی ڕژیمی شا هەر یەکێتی بوو. ئەگەر ئێمەش ئەو یەکێتیە بپارێزین، هێزی ئەرتەش دووقاتیش بێتەوە دەرەقەتمان نایە. ئەمەش دەستکەوتێکی دیکەمان بووە لەم خەباتەدا. ئەو ڕۆژە دۆستانی سنەیمان گەیشتنە ئێرە، ئێوە بە چاوی خۆتان دیتان کە سەرەڕای خەڵکی کوردستان لە شارەکانی تری ئێرانیشەوە گەلێک نوێنەر هاتبوون. لە خوڕامشار، شیراز و تارانەوە نوێنەر هاتبوون. لەبیرتانە شعاریان دەدا ئێران سەراسەر وەک کوردستان لێ دەکەین. ئەمە قسەیان بوو. ئەوان پشتیوانی ئێمە بوون. هەروەک ئاگادارن هەر ئێستا چەند دوکتورێک میوانمان. ئەمانە لەکوێوە هاتوون؟ ئەمانە هەموو ئەوە نیشان دەدەن کە ئێمە خەڵکی مەریوان بەم کارەی خۆمان توانیومانە پشتیوانی گەلانی ئێران بۆ لای خۆمان ڕاکێشین. لەمەش بەدواوە ئەم پشتیوانیە درێژەی دەبێت. لە ڕۆژنامەدا خوێنتانەوە کە خەڵکی سیستان و بەلوچستان لە پێناو هاوپشتیمان فیداکاریان کردووە. ئێمە قەت نابێ ئەوەمان لەبیر بچێتەوە و دەبێ ڕۆژی خۆی ئەوەندەی لە تواناماندا بێت فیداکاریان بۆ بکەین. یەکێکی تر لە گرنگترین دەستکەوتەکانمان ئەوە بوو کە داخوازی ئێمە وەک گەلی کورد بەرامبەر بە دەوڵەت هێنرایەکایەوە. لەو لاشەوە جەوهەر و ماهیەتی دەوڵەت کە دەیهەوێ زۆڵم و زۆرمان لێ بکا، شەڕمان لەگەڵ دەکا و تانک و تۆپ ئەنێرێتە سەرمان، لە پێشچاوی گەلی کورد و گەلێک لە خەڵکی ئێران ڕوون بووەوە. لە رادیۆ و تەلەڤیزیۆن تەبلیغ دەکەن کە ئێمە کافرین، پێمان دەڵێن یاغی و وەحشی. بۆ نمونە ئەو شەو سەرەتای قسەی چەمران جێگیری سەرۆکوەزیران ئەوە بوو کە ئەیوت کاتێک دەبینم ئێوە نوێژ دەکەن و ڕۆژوو دەگرن پێم سەیرە. ئەو دۆستانەی لەوێ بوون بیستیان کە چەمران وای گوت. هەرم قسانش لە رادیۆ تەلەڤیزیۆنەکانیان دووپات دەکەنەوە و زۆرێک لە خەڵکانی تاران، قومیان، شیرازیش لەوانەیە باوەڕیان پێ بکەن. ئێمە دەبێ کارێک بکەین کە زەینی ئەم خەڵکە ڕۆشن بێتەوە کە دوا ڕۆژ وەکو مجاهید بۆ شەڕکردن نێنە سەرمان. ئایەتوڵا لاهوتی دەیکوت ئەو مجاهیدانە کاتێک لە ماڵی خۆیان دێنە دەر خوداحافیزی شەید بوون لە کەسوکاری خۆیان دەکەن، ینی بە غەرەزێکی ئاواوە دەیان نێرن. ئەگەر ڕوون بنەوە کە خەبەرەکانی دەوڵەت درۆیە زۆریان نایەن، بەڵام ئەگەر هاتنە سەرمان بێگومان شەڕیان لەگەڵ دەکەین و هەر بەو جۆرەی جاشەکانمان تەفروت و ناکرد ئەوانیش وا لێ دەکەین. یەکێکی تر لە دەستکەوتەکانمان ئەوە بوو دەوڵەت کە حازر نەبوو شوراکەمان بەڕەسمی بناسێ، ناچارمان کرد کە وەک نوێنەری خەڵکی شار قبوڵی بکە. لە پێشدا دەیانکوت شورا ئاژاوە گێڕ بووە. لە حاڵێکدا هەمووان دەزانن ئەوە درۆیە و خەڵک بە تێکڕا لەم خەباتەدا بەشدارن. شەڕەکە ڕۆژی 23 پوشپەر ڕوویدا و شورا 3 ڕۆژ دواتر ینی ڕۆژی 26 پوشپەر پێکات. بەسەر هەموو ئەوانەدا ناچار بووندان بەوە دابنێن کە شورا هەیە و بیسەلمێنن کە دەبێت لەگەڵ شورا دانیشن و قسە بکەن و پەیمانی لەگەڵ مۆر بکەن. لە کاتی ڕووخانی ڕژیمی شاوە هەتا ئێستا کامە کاربەدەستی دەوڵەتی گەورە تا بچووکملی بەوە داوە کە بێت و لەگەڵ نوێنەرانی خەڵکی مەریوان قسە بکە. قەت نەدەهاتن. بەڵام ئێمە کردمانە کارێک کە سەرەتا سەرۆکی سپای پاسداران و پاشان لاهوتی و نوێنەرانی وەزارەتی ناوخۆ ناچار بن و بێن، ینی کەسانێک لە پایەبەرزترین کاربەدەستانی حکوومەت ملیان بەوە داوە کە بێن و قسەمان لەگەڵ بکەن و گوێ بدەنە قسە و داخوازیەکانمان. پاش هەموو ئەوانەش جێگیری سەرۆکوەزیرانمان ناچار کرد کە بێتە ئێرە، ئەویش نەک ئەوەی کە ئێمە بڕۆین بۆ لایەن، بەڵکو ئەوانمان ناچار کرد بێن و وتوێژمان لەگەڵ بکەن. ئەمەش دەستکەوتێکی ترمان بوو.